لە کاتی خوێنبەربوونی لووت یاخود لووتپژان چی بکەین تاوەکو خوێنبەربوونەکە بوەستێتەوە؟ سڵاوتان لێبێت، جاران وا بابوو کەسێک کە تووشی لووتپژانە بوو ئەیانوت سەری کەسەکە بە پشتا بخەین تاوەکو خوێنبەربوونەکەی بوەستێتەوە، کامە پێچەوانەی زانستە. ئەگەر کەسێک تووشی لووتپژان بوو ڕاستەوخۆ کەسەکە لەسەر کورسیەک دابنیشە کە بەم شێوازە قوربانەکە دانیشت، بەم دوو پەنجەیە قوربانەکە لە خوارەوەی کڕکراکەی لوتی دەدەقە بۆ چارەگێ زەخت دانێ و پاشان پاچەپەڕۆیەک دانێ لە ژێر لوتی تاوەکو گیانی پیس نەبێ. پێویستەکە سەری قوربانەکە بۆ پێشەوە بێ و بۆ سەرەوە بێ، نەک ئەوەی کەوا پێشووتر باسە کرا و ڕاستەخۆ قوربانەکە سەری بخەینە پشتا. ئەمە هاوکاری زوو گرسانەوەی خوێنبەربوونەکەدا. ئەگەر هاتوو پارچە سەهۆڵێک لەوێ بوو ڕاستەخۆ بکرێتە پەڕۆیەکەوە و بخرێتە ناوچوانی قوربانەکە بۆی کەوا خوێنبەربوونەکە کەم بێتەوە. ئەگەر هاتوو خوێنبەربوونەکە بە هەر هۆکارێکی نەخۆشی یاخود بەکارهێنانی دەرمان نەگیرسایەوە، پێویستە کەسەکە بیتە نزیکترین نەخۆشخانە. ئەوەی گرنگە هانی کەسەکە بی کە بەدەم هەناسە بات، بەلوود هەناسە نەیە، کە ئەمە یارمەتی زوو چاکبوونەوەی خوێنبەربوونەکەدا. هەمیشە سەلامت. سمارت وەرچەرخانە.